مووسڵ ژمارەیەکی زۆر لە تەقەمەنی و پاشماوەی جەنگی لەژێر خانوە ڕووخاوەکان و شەقامەکانی ئەو شارە جێماوە. زۆر جار کارمەندانی شارەوانی لە کاتی پاکردنەوەی شەقامەکان مینی چێنرا و تەقەمەنیەکانی پاشماوەی جەنگ پێیاندا دەتەقێتەوە. لەم شارە لە ماوەی 6 مانگی ڕابردوو 12 مینی چێنرا و لە کاتی پاکردنەوەی شەقامەکان بە کارمەندانی شارەوانیدا تەقیوتەوە. 14 کارمەندی شارەوانی بوونەتە قوربانی. طلعنا عبوات بالشوارع وعطوا عالم من عدة كثير خسائر. حسين إبراهيم سەرپەرشتیاری ئەو کارمەندانەی شارەوانیە. ڕۆژانە شەقام و کۆڵانەکانی ئەو شارە پاک دەکەنەوە. ئەو دەڵێت جگە لە تەقەمەنیەکانی پاشماوەی جەنگ لە شارەکە زۆرن بوونەتە مەترسی بۆ سەرژیانی کارمەندەکانیان. زۆر جاریش ئەو شەقامانەی پاچیان کردەوە لە مینی چێنرا و کەسانێکان دووبارە مینی چێنراویان لێداناتەوە و لە نزیک کارمەندەکانی ئێمەدا تەقیوتەوە و زیانیان بەرکەوتووە. عمال ما كثير عليهم خسائر بها ما يعرفون يجوا عبوات وعطق وهذه. ژمارەیەکی زۆر لە کرێکارەکانمان بوونەتە قوربانی بەهۆی تەقینەوەی مینی چێنرا و پاشماوەکانی جەنگ. بەشێک لە کرێکارەکانمان شارەزانین لە مین و تەقەمەنیەکان و نزیک دەبنەوە و پێیاندا دەتەقێتەوە زیانیان پێدەگەێنێ. تا ئێستا 14 کرێکارمان بەهۆی تەقینەوەی پاشماوە جەنجەکان بوونەتە قوربانی. بۆ ئەوەی ئەو کرێکارانەی ڕۆژانە شەقامەکان پاک دەکەنەوە لەمە زیاتر زیانیان بەرنەکەوێت ڕێکخراوی UNMAسی نێودەوڵەتی چەند ڕۆژێکە لەو شارە دەستیان کردووە بە هەڵمەتی وشیارکردنەوە بۆ کارمەندانی شارەوانی بۆ ئەوەی لە هەر شوێنێک مینی چێنرا و یاخود هەر تەقەمەنیەک ببینن پێش ئەوەی لی نێزیک ببنەوە لایەنی پەیوەندیدار ئاگادار بکەنەوە. الهدف منا هو توعية وتثقيف العمال العاملين في المناطق. مەبەستی ئێمە وشیارکردنەوەی ئەو کرێکارانەیە لەو ناوچانەی پاشماوەی جەنجی و مینی چێنراوی لێیە چۆن بتوانن خۆیان بپارێزن یان ئەگەر تووشی هەر ڕووداوێکی تەقینەوە بوون چۆن چارەسەری خۆیان بکەن تاوەکو تیمەکانی فریاکەوتن دەگەیشتە لایەن. بەپێی ئامارەکانی چەند ڕێکخراوێکی ناوخۆی و بیانی کە تایبەتن بە هەڵگرتنەوەی مین لە شاری مووسڵ لە مووسڵ 12,000 مین و تەقەمەنی و پاشماوەی جەنجی لەژێر خانوە ڕووخاوەکانی ئەو شارەدا ماوە. 10 ساڵ کارکردنی بەردەوامی پێویستە تاوەکو مووسڵ لە مین و تەقەمەنی و پاشماوەکانی جەنگ پاک دەکرێتەوە. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.